سڵاوتان لێبێ بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش یادارم لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێ بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نوێی سازی ئامادەیە و پێشکەشتان دەکەین بینەرانی خۆشەویست کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لقی ڕادوز زیاتر لە 50 ساڵە سوودبەخشانە و خۆبەخشانە خزمەت لە بواری هونەردا دەکەن 50 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵی هونەر و وێژەی کوردی وەکو پێویستیەک بۆ هونەری کوردی دامەزرا شانبەشانی پێشمەرگە قارەمانەکان خزمەتیان کردووە لە بوارە جیاوازەکانی هونەر بۆ خاک و نیشتیمان ئەمڕۆ لەسەر کۆمەڵی هونەر و وێژەی کوردی دقی ڕواندوس قسە دەکەین لە ستۆدیۆ زەینەل خەیری بەرپرسی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی دقی ڕواندوس لەگەڵمانە مامۆستا زەینەل زۆر بەخێربێ زۆر سوپاس بۆ ئێوەش پێم خۆشە کە لێرەی پێم وایە یەکەم جارە ئەو دەرفەتەنە دەنێ کە باسی مێژووی هونەر ڕۆشنبیری لە ڕەواندز بکەین بەو فراوانیا بەڵێ ئەجە مامۆستا پێشەوەی دەست پێ بکەین بەم شتێک بێگومان هەموو ئەو پرۆگرامانەی کە پێشکەشم کردوون زۆر تایبەتن ئەو کەسانەی کە دێنە نێو پرۆگرامەکەم زۆر هەمویان لای من تایبەتن بەڵام پرۆگرامی ئەمڕۆم زۆر تایبەتە چونکە مامۆستا زەینەل یەکێکە لەو کەسانەی کە لە دەستپێکی کاری ڕاگەیاندنم لەگەڵ ما بووە هاوکارم بووە لە ئەلفوبەی ڕاگەاندن لای مامۆستا زەینەل فێر بووم بۆیە من زۆر سوپاس دەکەم مامۆستا تۆزە قورسیشە بۆ من کە چاپێکەوتن لەگەڵ تۆ بکەم بەڵام مناڵەکەی جاران نەماوم ئێستا گەورە بوو زۆر بەخێر بێ مامۆستا بابەستێکی مێژووی کۆمەڵەکە بکەین بزانین چۆن دامەزرا کەی دامەزرا چونکە مێژوویەکی زۆر دوور درێژی هەیە خۆی ئەگەر باسی مێژووی دامەزرانی کۆمەڵە و کارەکانی کۆمەڵە بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژوویەکی دێرینتر ینی ڕەواندوس شارێکی مێژوویە یەکێکە لە شارە هەرە کۆنەکانی کوردستان زۆر نەتەوە و ئیمپراتۆر لەو شارە بوونیان هەبووە ژیانیان تێدا بەڕێ کردووە بوونی ئەو نەتەوانە بوونی ئەو مێژووە کەلتورێکی فراوانیان بۆ شاری ڕەواندز بەجێهێشتووە هەر بۆیە بە درێژایی سەدەکان هاوڵاتیانی ئەو شارە سوودیان لەو کەلتورە وەرگرتووە و زیاتر دەوڵەمەندیان کردووە بەر لە زاین ئۆراتیۆکان لەوێ بووینە ئەو ئۆراتیەکان مێژوویەکی کۆنی و ینی دەوڵەمەندیان هەبووە بە تایبەتی لە بواری هونەری پەیکەرسازی ینی سەرەتای هونەر لە ڕەوانزێ بە هونەری پەیکەرسازی دەستی پێکردیە بە درێژای ئەو سەدانە بۆ نمونە ئۆراتیەکان پەیکەری چێلەشینیان بۆ مەبەجێهێشت لە ناوچەی مجێسەر کە ئەو کات ئۆراتیەکان دەسەڵاتیان لێرە هەبووە تا گۆمیوان و تا ناوچەی ئورمەی ڕۆژهەڵات و تا ناوچەی ڕەواندز و ینی ناوەندی سەرەکیشیان لە منتقەی برادۆز بووە لە گوندی مجێسەر بووە جا یەکەم کاری هونەری کە ئاماژە پێ بکەین لە ناوچەی ئێمە ئەو پەیکەرەی چێلەشین بووە کە لە بەردێکی داتاشرا و نزا و پارانەوەی ئەو کات بۆ خواوەندی خۆیان لەسەر نووسراوە بەداخەوە پەیکەرە مابوو تا ساڵەکانی هەشتاکان بەڵام لە کاتی جەنگی ئێران عێراق ئێرانیەکان ئەو پەیکەریان گواستەوە بۆ مۆزەخانەی ئورمیە ئێستا لەوەیە ئەو پەیکەرە زۆر لە وڵاتانی جیهانیش بەدوایەوە بوون کە بیبن بەڵام نەیانتوانی ئێستا لەوەیە مەبەستمەوەی ئەو پەیکەرە یەکەم کاری هونەریەکە لە ناوچەی ئێمە بەجێمابی وەکو کاری پەیکەرسازی جگە لەوە دوای ئۆراتیەکان نەتوانی برین باسی مادەکان بکەین باسی ساسانیەکان بکەن کە ئەوانە ئاینی پەیڕەوی ئاینی زەردەشتیان کردووە ینی ئاینێکی ڕسمی بووە لەناو ئەوان لەناو زەردەشتەکانیش ئەوەی بۆمان بەجێمابی هونەری موزیکە کە هونەری موزیک لای زەردەشتەکان هونەرێکی ینی پایەکی بەرزی هەبووە کارێکی پیرۆز تیان ڕوانیە بە تایبەتی ئامێری تەمبور لە پەرزگاکان هەموو پەرزگاکان ئەو ئامێریان هەبووە ینی لە کاتی مەراسیمی ئاینەکان بەو ئامێرە ینی سرودیان گوتوتەوە کاریگەری ئەویش بۆ مەبەجێمایە دوایتر پێی ساڵەکانی تریش ئەردەلانەکان ماوەیەک لە ناوچەی ئێمە فەرمانڕەواییان کردووە ئەوانیش هونەری دەستکردیان
لە هونەری دەستکرد باڵا بەرز بووینە وەکو هونەری توانەوەی مس و کانزاکان لەسەر خشت و زێرەکان ئەوەش قۆناغێکی ترە لە کارە هونەریەکانی ڕەواندوز دواتر میرنشینی سۆران کە ماوەی 400 تا 500 ساڵ لە ناوچەی ئێمە بوونی هەبووە ئەو میرنشینە خۆی نیمچە دەوڵەتێک بووە لە سەر ئاستی کوردستان بێگومان ئەو میرنشینەش لە کارە هونەریەکان لە کارە بزاڤە ڕۆشنبیرەکان بەدەر نەبووە ینی گەورەترین پەرتوخانیان هەبووە ئەگەرچی لە مزگەوتەکان بووە بەڵام ینی زانین و علم و فەن ئەو کاتی زیاتر لە مزگەوتەکان بەدەرکەتووە کاریگەری ئەو ئیمارەتەی سۆرانیش لەسەر ناوچەی ئێمە کاریگەری خۆی بەجێ هێشتووە ئیتر بەپێی قۆناغەکان بەپێی سەدەکان دێن تا سەدەی بیستم لە سەدەی بیستمەوە ئەو کارە هونەریانە ئەو بزاڤە ڕۆشنبیریانە زیاتر پەرە دەسێنێن سەدەی بیستم سەدەی هوشیاری پێدەڵێن ئێمە لە ناوچەی ئێمە لە کوردستانیش بەگشتی کاتێ دەبین بزاڤە شۆرشەکان دەست پێ دەکان لە ڕۆژهەڵات شۆشی سمکۆی شکاک و بڵێن لە شۆشی شێخ عوبەیدوڵڵای نەهری و شۆشی شێخ سەعیدی پیران و لە ناوچەی ئێمەش شێخی نەمر و ئەوانە دەست بە و بزافە دەکەن بێگومان شێخ عەبدولسەلام بارزانی هە لە ناوچەی ئێمە نزیکی ئێمە لە منتیقەی بارزان و ئەوانە دەست بە و بزاڤە شۆشانە دەکەن کاریگەری ئەو هەموو شۆشانە و هەستەنەتەوایەتیانە لە شای ڕەواندز بەدەر دەکەوێ کە بەدەر دەکەوێ لەگەڵ ئەوەشدا قوتابخانە و خوێندەواری پەیدا دەبێ ئەو هەموو کاریگەری شۆرشەکان و خوێندەواری و بوونی قوتابخانەکان نەوەیەکی هوشیار و سەردەمیانە دروست دەکات بۆیە ئەتوانین قۆناغی سەدەی بیستم بە تایبەتی لە سارێژی یەکەمدا کە دەستگای زاری کرمانجییان گۆڤاری زاری کرمانجی لە ڕەواندز دەکرێتەوە چاپخانەی حوسێن عوزیمی کوڕانی چاپخانە دێنی بۆ ڕەواندز و بە فەرمی 1925 و 24 و ئەوانە دەست بە چاپکردنی نامیلکە و گۆڤار و ئەو بزاڤە دەکا ئیتر زەمینە بۆ چاڵاکیەکانی هونەری خۆش دەبێت ینی پێشەوەی کۆمەڵە دابمەزرێتن لە ڕەواندز و ئیدارەی سۆران پێشتر هونەر هەبووە گرنگی پێدراوە ینی پێم باشە ینی باسی کۆمەڵەکە بکەین مامۆستا ئەمە مێژوویەکی کورد بوو لەسەر ئەوزار دێمە سەر کۆمەڵە باسی سەرەتای هونەری پەیکەرسازی موزیک و لەو ئەو سەدانەمان شتێکی نوێ بوو کاتێک ینی هونەری پەیکەرسازی یەکەم هونەر بوو لە ناوچەکە بە تایبەتی لە ڕەواندز باسی کۆمەڵەکە بکەین مامۆستا کۆمەڵەکە چۆن دامەزرا کەی دامەزرا ئەوە ماوە بڵێم شانۆ کەی دامەزراوە بە ینی نەوەی ئێستا گەنجانی ئێستا بزان شانۆ لە ناوچە ئێوانەکەی دەستی پێکردووە باوەڕ کە ینی ڕەواندز دووەمین شارە لە سەر ئاستی هەرێمی کوردستان کە مێژووی بزافی شانۆی تێدا لەدایک بووە پاش سلێمانی شاری ڕەواندز بووە کە لە 1924 دەستی پێکردووە و لە 1930 گەورەترین شانۆگەری پێشکەش کراوە شانۆگەری نیرۆن کە بە شێوەیەکی زۆر ینی جیهانیانە پێشکەش کراوە بەخۆی دەقێکی جیهانیە یەک لەو مامۆستایانەی کە لەو ئەو شانۆگەری دەرهێناوە فواد ڕەشید بەکرە کە پێشەوای شانۆکارانی کورد دەژمێردرێکە و کات مامۆستا بۆ لە ڕەواندز ئەو شانۆگەرەکەی دەرهێناوە ئیتر حرەکە شانۆیەکە لە برێن لە سیەوە لە دەستی پێکردووە لە ڕەواندز تا دەگاتە ساڵی 1970 بەرەوکردنەوەی کۆمەڵی هونەر جوانەکان دەچین بەر لە کۆمەڵی هونەرکردنەوەی ئەو کۆمەڵەش بێگومان شۆرشی ئەیلول لە منتیقەی ئێمە هەڵگیرسا هەڵگیرسانی ئەو شۆرشی ئەیلولە لە ناوچەی ئێمە هەنگاوێکی تر بوو کە زیاتر خەڵکەکەی هوشیار کردەوە زیاتر خەڵکەکەی لە مەجای هونەری و ڕۆشنبیری دروست کرد ئەوە بوو لە خەڵکی هەڵبژاردە لە خانەقین تا زاخۆ هەموو بەرەو ئەو شۆشە دەهاتن بەرەو پیری بەشدار بوون لەو شۆشە دەهاتن ئەوانە هەرێکە لە بوارێکی شارەزایی هەبوو ئەوانەش هاتن کاریگەری خۆیان لە ناوچەی ڕەواندز بەجێهێشت لە 1970 دەست بە کاری هونەری کرا لە بواری موزیکدا ئەوە بوو لە 77 کۆمەڵی هونەر وێژەی کوردی
کرایەوە کردنەوەی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بۆ ئێمەی خەڵکی ڕەواندز بۆ ناوچەکە کۆکردنەوەی ئەو هەموو بەهرە و توانایانە بوو کۆکردنەوەی ئەو هەموو خەڵکە ڕۆشنبیرە بوو کۆکردنەوەی ئەو هەموو خەڵکە خوێندەوارە بوو کە شتێکی لەناو بەهرەیەش تێدا بوو یان هەستێکی نەتەوەی هەبوو هاتن بەپیر ئەو کۆمەڵە هاتن و کۆمەڵەکە بە فەرمی کرایەوە لە هەر سێ بەشی شان و شێوەکاری موزیک پێک دەهات و زایدن بەشی ئەدەبیای تێدا بوو کە ئەو کات کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بوو دواتر کرا بە کۆمەڵی هونەر زوانەکان بەڵام ئێستا هەر وەکو خۆی ماوەتەوە ینی هەر چوار بەشمان هەبوو موزیک شێوەکاری شانۆ مەزاری ئەدەبیات مامۆستا سەر بە هەولێر بوو لقی ڕواندوس سەرەتا سەر بە سلێمانی بوون مەڵبەندی گشتی لە سلێمانی بوو چکە مەڵبەندی گشتی لە دوای شێستەکان لە سلێمانی کراوە دواتر لە ئەفتاوچارەوە لە ئەفتاوێکەوە لە هەولێر کراوە ئێستا ئەمە سەر بە هەولێرین مەڵبەندی گشتیمان لەوێ مامۆستا کاتێ ئەو کۆمەڵەیە دامەزرا خەڵکەکە چۆن پێشوازی لە کۆمەڵەیان کرد هاتنە نێو کۆمەڵەکەەوە بێگومان ئەو کات ناڵێم ئەو هەستەنەتەوەیەتی هەبوو کۆمەڵەیەک هەموو خەڵک چاوەڕێەوە بوو کۆمەڵەیەک دەستگایەک بتوانی ئێش و ئازارەکانیان بە شێوەی هونەری بە کاری هونەری بە دەربێخیان بخاتە ڕوو خەڵکەکە زۆر پێشوازیان لێ کرد ئەو چالاکیانەی کە دەمان کرد ڕێژێکی زۆر بەشداریان دەکرد چی بوون چالاکیەکان چاڵەشەکان لە مەجای شانۆ بوو کردنەوەی پێشنگا بوو کۆڕ و سمینار و ینی جگە لە شاعرە گەنجەکانی ناوچەکەمان کە جارجار خرمان دەکردەوە بەرهەمی خۆیان پێشکەش دەکرد زۆر جار شاعر و نووسەری گەورەمان لەسەر ئاستی کوردستان دەینا لە هەولێر سلێمانی لێرە کۆڕ و سمینارن بۆ ئەکرد بێگومان کردنەوەی خولی مۆسیقا و یان خولی شێوەکاری ئەوەش لە تەک ئەو بزاوی ڕۆشنبیری هەبوو یان دروستکردنی ئەکتەری شانۆ کە ئەو گەنجانەی بانزانی بە بەهرە و توانایان لە مەجای شانۆ هەیە دەمان هینان پرۆڤەمان پێدەکرد یان بەشداریمان پێدەکرد لەو شانۆگەریانە بەشداری خەڵک لەو شانۆگەری و چالاکیانە چۆن بۆ خەڵکی ناوچەکە یان ئێستا ناتوان وێنای ئەو کاتە دەمێ بەڵام ئێستا کە شانۆگەریەک پێشکەش دەکەی زۆر زۆر کەم شانۆ بینەری ماوە بەڵام ئەو کاتە دەبا 3 ڕۆژ 4 ڕۆژ دووبارەت کردباوە لەبەرەوەی هەموو خەڵک نێتوانی ینی لەناو هۆڵەکە ئامادەبی لەبەر قەرەباڵغی ینی حماسەتێک هەبوو ئێستا و حماسەتە نەماوە بەداخەوە دەستەی دامەزرێنەرانی لقی ڕواندوس کێ بوون مامۆستا ئەگەر لەبیرت بێ لە بیدایەت ئەتوانین ئاماژە پێ بکەین یەک لەوانە شاکر سابیر باشترین موزیکژەنە ئێستا لە ئەفتایەکان تا ئێستا بەردەوامە لەسەر کاری موزیکی هەر لە مەجای موزیکدا مامۆستا زرار محەممەد مستەفا خوالی خۆش بوو ئەو لە مەجای موزیک بوو هەروەها وەکو بەشی ئەدەبی شاعر فەرید زامدارەویش نەماوە دەستەی دامەزرێنەر بوونیانی لەوانە لە زۆر گەنجەکان فەوزی سەباح خەیری ئەوانە یەکن لە دەستەی دامەزرێنەران مامۆستا لوقمان تا دەرگەرەی لە مەجای نووسین و ئەوانە سەرۆکی ئەو کۆمەڵە بووە مامۆستا چەند کۆنفرانسی بەستووە کۆمەڵە تا ئێستا 89 کۆنفرانسمان بەستووە لە مێژووی خۆیدا ساڵی پاریش دوایین کۆنفرانسمان گرێدا ئەندامەکان چۆن ینی چۆن کەسێک دەبوو ئەندام لای ئێوە خۆی دەبا ئەو بەهرەی هەبا لە مەزارێکدا هەش بوو لەوانە بە عازر بوو کە دەهات ئامادە بوو لە مەزاری نووسین و یان شاعریان شێوەکار بەڵام ئێمە بەردەوام خوڵمان هەبوو ئەنی ساڵانە چمان دەکرد لە هەموو قوتابخانەکان پێشنگامان بۆ هەموو قوتابخانەکان لەسەر ئاستی ڕواندز دەکردەوە لە قۆناغی بنەڕەتی دەردەکەوت ئەوانەی بەهرەدار بن یان لە قوتابخانەکان وانەی سرود هەبوو
مامۆستایەکانی سرودمان ینی قسەمان لەگەرەکردن چێ دەنجی باشە لە سرود چێ بەهرەی مۆسیقی تێدایە کۆمان دەکردنەوە هاوینان خوری تایبەتمان بۆ دەکردنەوە لەو خولانەش ینی ئەگەر لە 50 قوتابی 10 قوتابی 5 قوتابی پێگەیشتبان زۆر بۆ ئێمە باش بوو هەر ئەوەش وا بوو نەوە لە دوایینەوەی هوەر دەسمی لە یەکدیان کردی ینی خاڵی نەبووە مامۆستا ئەو هونەرمەندانە یاخود ئەو کەسانی ئێستا لە بواری هونەردا بەرەو پێشچوونێکی زۆر گەورەیان بەخۆیەوە بینیوە دەکرێت بڵێن لای کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە لقی ڕواندوز پەروەردە بوون زۆربیان بەڵێ ئەوانە ئێستا لە بواری موزیکدا ڕقەمیان ئەستێرێن لە کوردستانێ هەمویان لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی پەروەردە بووینە لەوێ خولیان بینیەوە بۆ نمونە مامۆستا ئامانزغازی دکتۆر ئامانزغازی ئێستا کە لەسەر ئاستی هەموو کوردستان لە بواری توێژینەوەی موزیکدا لە بواری زانستەکانی موزیکدا هەرتا لە بواری ژەنین و ئاوازدانان و ئەوانە ڕقەمە لە کوردستان مەسەلا سیروان سیرینمان هەبوو لەسەر لە بواری موزیکی جیهانی موزیکی کلاسیکدا ینی لەسەر ئاستی جیهان ناسرایە مامۆستا سەید ئەحمەد لە مەجای مۆسیقی شەرقی و تاکژەنی و ئەوانە لە نێو کۆمەڵە مامۆستا چەتۆ نەورۆز کە ئێستا سکرتێری هونەرمەندانی کوردستانە بەدەیان کاری هونەری گەورەی هەنا جگەلەوە مامۆستا فاروق باپیر مامۆستا شێرزاد حەیدەری ئەوانە لەسەر ئاستی موزیک لە کوردستان ناوی دیارن جگەلەوە ئەو گۆرانی بێژانەی کە لە گەرمە کاریان کردووە ینی گۆرانی بێژی ناوداری کوردن ئێمە هەر لە ناوچەی ئێمە مەسەلە وەلی دۆسکیمان هەیە لەناو ئەو کۆمەڵەیە پەروەردە بووە زۆر لە گۆرانی بێژانی تر بۆ نمونە هاوتا ئەسعەد کەس نایناسی ئەگەر لەگەر تیپی ڕەواندز یان لەگەر کۆمەڵەی ڕەواندز کاری نەکردوە ئەو هەموو خزمەتەی ناکرد هەروەها زۆر لە گۆرانی بێژەکانی تر کە ئەمە تاملمان کردووەکو گۆرانی بێژانی ڕۆژهەڵات لەوانە نەزمەدین غوڵامی ناسری ڕەزازی کاڵێ فاتێ لە سەردەمانێک ئێمە لە 86 ئەوانە باشترین سیدیان باشترین کاسێتمان لە ڕەواندز بۆ تۆمارکردن کە بەوەوە زیاتر ناویان دەرکرد ئەو کارە هونەریانەی لە ڕەواندز کرانە لە مەجای موزیکدا ئەتوانم بڵێم لە 80 تا ساڵەکانی 90 زیاتر لە 86 بەرهەممان تۆمار کرد بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنەکان ئەو بەرهەمانە هەموو زیاتر فۆلکلۆری ناوچەی ئێمە بوو ناوچەی بارزان برادۆست باڵەکایەتی ڕەواندز ئەو بەرهەمە فۆلکلۆرانامان کۆ دەکردەوە لێرە برادران کاری موزیکیان بۆ دەکرد ینی بەرهەمی تام و چێژی کوردی ینی دوور لە تام و چێژی بڵێ وڵاتانی دەوروبەر ینی تام و چێژی کوردی بوون ئەو کاتێک دەستان پێ کرد لەوانەیە بۆ ئافرەت قورس بێت پێشوازی ئافرەت چۆن بوو لە نێو مەجاڵەکەیە پرسیارێکی جوانە بە پێچەوانەوە ئێستا ڕەنگە ناتوانین بەو ژمارە زۆرەی ئافرەت پیا بکەین بەڵام ئەو کاتە خۆ وێنەکان ئەو کات باشتر بوو ئەو کات زۆر باشتر بوو ینی ئەرشیفمان هەیە وێنانە دەبین ئەو کارە بەرهەمانەی تەلەڤیزیۆن دەبینن کە ڕێژێکی زۆر کچانی ناوچە ئافرەتانی ناوچە کە قوتابی ئامادەیی و ئەوانە بوون لەو ئاستە بوون داهاتن هەم بەشداری خولەکەیان دەکرد هەم میزوکژەنیان لێ دەرەچوو هەموو گۆرانی بێژیان کۆرس دەبوونە پاڵپشتی ئەو بەرهەمانە کە تۆمارمانەکەیان بنە پاڵپشتی ئەو تیپانە زانەک لە بواری موزیک لە بواری شێوەکاری و شانۆشدا ئافرەت ڕێژەیەکی بەرچاو بەشداریان ئەو کاتە دەکرد تەنها ئافرەتی ڕەواندوستیان لە سۆران و دیانە و ئەوانش لە شوێنەکانی تریش ئافرەت یاخود بڵێن خەڵکی تر دەهات بۆ نێو کۆمەڵە مامۆستا خەڵکی تریش دەهات لە گەڵاڵە دەهاتن لە چۆمان ینی ئافرەتمان تێدا بوو کە گۆرانی بێژیش بوو وەکو سامان مرادی خەڵکی گەڵاڵە بوو چەند بەرهەمیشی بەخۆ بە برای سەلام مرادی لە ڕەواندز تۆمار کرد کە جێی شانازی بوون دەنجێکی زۆر باشیان هەبوو کچانی تریش لە مەجای شانۆ بەشداریانە کرد وەکو هەر تیپێکمان بە ناوی تیپی شانۆی شلێردانا کە خەڵکی دەربەند بوو شانۆکار بوو لەگەڵمان بەشداری شانۆ کرد بەڵام زوو
ئەو لە ژیان نەما بەڵێ بەکار ساتێک ژیانی لەدەستدا بەداخەوە ینی ئافرەتێکی بەتواناش بوو تیپەکەشمان هەر بە ناوی ئەو ناوناتی پیشانەوە بوو بەڵێ ئەو کاتە ئەنی ناڵێم لەگەڵ ئەو حەماسەتە کوڕ و کچە و حەماسەتیان هەبوو بۆ هونەر لە ڕوان خانەوادەکانیش ڕێگر نەبوون ڕێگر نەبوون ینی ئێمە ئەو ئافرەتانەمان لەگەڵ خۆ دەبرد بۆ مەسەلە دەچین بەرهەمان تۆمارە کرد لە سلێمانیان لە بەغدا زۆر ئاسایی بوو داکو و بابوو ئەوانە ڕێیان پێدان کە بێن ئەو کارە هونەریانە بکەن مامۆستا سەڕای مێژوویەکی زۆر جوان کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە قیروان دەستماوەیەکی زۆر کۆمەڵە ڕاگیرە بۆچی ڕاگیرە چونکە پێویست بە کۆمەڵای بەردەوام بێت چونکە مێژوویەکی کۆنی هەیە هۆکاری ڕاگررتنی کۆمەڵەکە چی بوو وە چیتان کردو تا ئێستا بۆەوەی کۆمەڵەکە بجارێکی تر بەردەوام بن بۆی خزمەت بە گەنجانی ئەو سەردەمەش بکەن خۆی هەر دەستگا و دامەزراوێک ئەگەر پاڵپشتی نەبێتەوە بە خۆبەخشی ئەتو ناتوانانی بەردەوام کاری تێدا بکەی بخۆ سەردەمی ئێستا دەزانی ژیان قڕز بووە هەر کارێکی هونەری دەکەی پێویستی بە لایەنی مادی زۆر هەیە توانی کلیپێک بکەی بەرهەمێک تۆمار بکەی ئەنی پێویستە پارێت لە بەدەستی بی میزانەیەک لە بەدەستی بی ئێمە لە کاتی دامەزرانی کۆمەڵ تا پاش ڕاپەڕین و 2014 و کۆمەڵە مانگانە بودجەیەکی خۆی هەبوو بۆ وەڕێوەبردنی کاروبارەکان ئەمان توانی چالاکی بکەن ئەمان توانی خول بکەینەوە بەڵام لە 2014ەوە کاتێ داعش هاتە کوردستان قەیرانی ئابووری دروست بوو ئەو ڕژێمانە پلانیان بۆ ئەو هەرێمە داناکە لە ناوی بەنیان لاوازی بکەن ئەوە کاریگەری کرد لەسەر هەموو دەستگاکانی ڕۆشنبیری هونەری بەگشتی لە کوردستانەوە بۆ حکوومەتی هەرێم بودجە و منعی هەموو ئەو سنتەر و ناوەندانەی ڕاگرت ئیمەش لەگەڵەوان بوو وای کرد ینی ئەو 80 ساڵە بڕک ینی دەستمان کورد بێ ناتوانین ساڵاکی بکەن بەڵام سەرڕای ئەوەش مێژوەکەمان هێشتێتەوە بینایەکەمان هێشتێتەوە ساڵانش 1-2 فیستیڤال بە پێی توانە دەکەین ینی چاوەڕێ دەکەین ینی دەبێ دەسەڵات بیرێک لەوەی بکاتەوە ئەگەر شارێک هونەری تێدانەبی ئەگەر شارێک ڕۆشنبیری تێدانەبی ینی بوونی ئەو شارە چییە شتێکت بۆ باسکەم لە زەنجی جیهانی دووەم چەرچل لە سەرۆکوزیرانی بەریتانیا بوو بودجەی هەموو وزارەتەکانی بری قەیرانی دارایی بوو تەنها وزارەتی کەلتور و هونەر ڕۆشنبیری هێشتەوە باشە بۆتی پێیان گوت بۆ بودجەی ئەو هەموو شوێنت بڕێەوە بۆ ئەو دوو دەستگایە تێشتەوە گوت ئەویش گوتی ئێمە لە پێناو زمان و هونەر و ڕۆشنبیری ملەتی خۆمان شەڕ دەکەین ئەگەر ئەوە لە ناو بین بە خۆمان ئەتی شەڕەکە بۆ چ بکەین هونەر و لایانی کونت و کلتوری و ڕۆشنبیری زۆر گرنگن زۆر گرنگە بەتایبەتی کە کۆمەڵایەکی وەکو هونەر و وێژەی کوردی لە قیروان دەست مێژوویەکی زۆر جوان بە چەندین هونەرمەندی گەورەی دروست کردووە ئێستاش دەتوانێت دروستی بکا بێگومان مەوسا ئێستا چەند ئەندامتان هەیە ئێستا نزیکەی 62 ئەنداممان هەیە بەڵام هەموو ئەو 62 ینی زۆربەی بەشی زۆری دەرچووی پەیمانگەی هونەر جوانەکان و کۆلیژی هونەر جوانەکان ئەوەمان زۆر لا دڵخۆشە ینی لەو ماوەی کە کۆمەڵە شست بووە پەیمانگەی هونەر جوانەکان لە ڕواندز شوێنی گرتێتەوە ساڵانە کۆمەڵە هونەرمەندێک کۆمەڵە قوتابیەک دەرە سوێنێکە ینی لەسەر ئاستی کوردستان چالاکی دەکەن مامۆستا تازێک باسی تۆک و مامۆستایەک کە خۆشت ماوەیەکی زۆرە لە نێو مەجاڵەکەی جیاوازیەکەم پێ بڵێ هونەر لە ئێستا و لە کۆندا لە ئیدارەی سۆران بە شێوەیەکی گشتی چۆنە وەکو گوتمان ینی هونەر قۆناغا حەماسەکەی تێپەڕان ئێستا لە قۆناغێکی ترە قۆناغی چێژە خەریکە ئەو چێژەش بە هەڵا لەنەوەی نوێ دەگەینی یانی ناڵێ مەگەر حکوومەت نێتە سەرخەت ینی وزارەتی ڕۆشنبیری
ینی دەستگایەکی وا دانەنێ چاودێری لەسەر ئەو بەرهەمانە بکە بەڕاستی کەلتوری گەلان زاڵەوێ بەسەر کەلتوری ئێمە. زۆر حەز دەکەم لە زاری خۆتە پێناسەیەکی هونەرم بۆ بکەی مامۆستا بزانم هونەر لای تۆ چییە؟ پێناسەی هونەر سەختە بەڵام هونەر ینی وەکو بڵێ لەگەڵ ژیانتایە ینی تو ئەگەر هەستت نەبێ ئەنێگە هەستت هەبێ هونەرت هەیە هونەر لایەنێکی گرنگی ژیانە لایەنێکی گرنگی چێژە چێژ هەموو مرۆڤێک دەبی چێژی هەبی زاو چێژە بە پلەیەک سەرچاوەکەی لە هونەرەوە دەست پێکە. مامۆستا لە کۆتاییدا دەمەوێت بزانم داواکاریتان یەکشت پێ بڵێ من بە گەنجی لە ماڵمان لەسەر خەرەندی ڕەواندز بوو زۆر شەوە بەتەنیا مۆسیقەم لێ ئەدا هەموو شەوێ مارێک لە خەرەندەوە دەهات پەنجەرەکەمان لەسەر خەرەند بوو مارێکی ڕەش دەهات نێزیکی پەنجەرەکە دەبوو زۆربەی شەوە ئەوە دووبارە ئەبەوە مەبەستم لەو چێژەیە ئەو مارە دەهات جێی لە مۆسیقە دەگرت ینی هونەر چێژە ینی تاکو زیندەوەریش هەست بەو چێژەیەکە ینی شوانێ دەبینی شمشاڵی ئێدا بۆ مەڕەکان ینی کۆ دەکاتەوە جێرا دەگرن. ئەمە زۆر جار دەڵێ موزیک هونەر ئارامی ڕۆحە مرۆڤ خاڵی دەکاتەوە لە هەموو خەوشانەی کە ڕۆژانە لەسەر دڵمان دەنیشێتن بۆیە هونەر زۆر زۆر گرنگە و دەبێ گرنگیش پێ بدرێتن و هونەر دەتوانێت لەسەر تاشاوتم کۆمەڵی هونەر و وێژەی کوردیشان بەشانی پێشمەرگە قارەمانەکان لە سەردەمی زوودا خزمەتیان کردووە لە تەوحیەکردنی خەڵک هاندانی خەڵک و بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی لای هاوڵاتیان. لە کۆتاییدا مامۆستا دەتەوێت چی بڵێن؟ داواکاریتان چییە؟ وڵی داواکاریمان ئەوەیە ینی ئێستا ڕواندز شارێکە سروشتەکەی جوانە بەڵام چی جوانتر کردووە ئەو هونەرە ئەو ناوبانگەی کە ڕەواندز هەیەی بۆ واستەی ئەو هونەر و ئەو بزاڤە ڕۆشنبیرەی بووە ینی داوە لە ئیدارەی سربەخۆی سۆرانەکەین بەڕاستی ناوچەی ڕواندز بە گشتی لە بارزان برادۆست باڵەکایەتی خاوەنی کەلتورێکی فراوان خاوەنی فۆلکلۆرێکی کوردانەی زۆر زۆر بە تام و چێژن ئەگەر بکرێت ئەو کۆمەڵەیە ینی زیندوو بکەنەوە نەک کۆمەڵی ڕواندز با دەستگایەک لە سۆران دەستگایکی هونەری ڕۆشنبیری هەبی لە بارزان هەبی لە برادۆست هەبی لە باڵەکایەتی هەبی ناڵێ مەکو جاران 300 دەستگای هونەری ڕۆشنبیری هەبی بە هەر شارێک ناوەندێکی هونەر ڕۆشنبیری هەبی بۆ ئەوەی بتوانینەوە لە دوایینەوە ئەو هونەرە ئەو بزاڤە ڕۆشنبیرێت تەسمیری یەکتر بکەین ینی ڕەواندزیش حەقی خۆیەتی کۆلیژێکی هونەرە جوانی هونەرەکانی جێبێوانە زانکۆی سۆران هەیە بۆ هەموو زۆربەی ئەوەکانی کۆلیژەکانی تێدان با کۆلیژی هونەر جوانەکانیش لە ڕەواندز بکرێتەوە داوا لە زانکۆی سۆرانەکەین داوای لە ئیدارەی سۆرانەکەین ینی مۆزەخانەیەکە بیر ناوچەی ئێمە تیپێکی شانۆی هەبی تیپێکی هونەرە میلیەکان هەبی کە بتوانی ئەو هونەرانەی لە ناوچەی ئێمە هەنا ئەو داوەتانە هەنا ئەو داوەتە خۆشانە هەنا بە تام و چێژ کۆ بکەینەوەیان بیان پارێزین مۆزەخانە کەلتوری ناوچەکەمان تێدا دابنین پیشانی خەڵک بدەین زۆر خەفەت لە هونەر دەخۆی زۆر یان ئێستا میوان باوەڕ بکە زارێک دوو میوانی بیانی هاتن باسی مێژووی منتیخی خۆم لەوە کرد زۆر پێ دڵخۆش بوو گوتیان دەبا بچین هەندێک شوێنەوە ڕشتی هەب بینین ینی فکرم کردو هیچ مۆزەخانە نییە لە ناوچەی ئێمە ینی ئارەقەم کرد بەڕاستی بوو گوتم ئەمڕۆ پشووە ینی ئەو دەستگایانە داخراون شەرم لەخۆ کردووە هیچ تو میوانەکەت بێ هیچ ناتوانانی هیچ شتێکی کەلتوری ناوچەی خۆت پیشەوە بدەیت تەنها دەتوانی بە قسە پێیان بڵێ کە هونەر یان زۆر سپاس بۆ مامۆستا زەینەل خەیری بەرپرسی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە ڕەواندز زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا قسەکان زۆر زۆر بەسوود بن هیوادارم لانی پەیوەندیدار گوێ لە داواکاریەکان و قسەکانی جەنابتی گرتو بێتن و جێبەجێش بکرێن و جارێکی تر
هونەر و موزیک و ڕۆشنبیری لە ئیدارەی سربەخۆی سۆران و ڕواندز و تاوی ناوچەکە لە بەرەو پێشچووندا بێتن و جارێکی تر هەڵسێتە سەر پێ تا پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان دەخوازم خواتان لەگەڵ